ده فرمو 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 وشرف مالي اسبريني لجيرة ده فرمو يا يا أخوة أخوة بخير بخير بيتي قوروك الدين بخير بي يا أخوة يا أخوة بخير بي باوكا باوكا. بۆچی باوکی هاتووە ئەنەس نەهاتووە؟ كنت ماما أنسة ئەمە ئەنەسە؟ والله يا أخوة بخير سر شاو بەس باوکە تووت ئەنەس ئەسمەرێکی پێ ساف ئەو پێستیمی ڕگلەیە دي احتمال حتى وقت تشرشي كذا بيت شاقة بيت باوکە و بەدە دەرزی بۆ تۆکسیش ڕێک نابێتەوە نانا دنا هاشت حود أو باشە واز لەوەی بێنە هیکوا عەزەڵەکانی لەکوێیە توانی ببینین؟ يا كنت أظن لجير جلوة روتي كم هو نەخێ ڕووتی مەکەروی کوا باڵای چۆتە ئەڵ؟ بالاي والله بلوشي كي بيستي بوداني بخواله من دريش تريد بەس باوکە ئەوە قژێمی هەڵدراوتۆ بەلای چەپە يا كنت احتمال الرشباكة وعليه كذا بيت باشە واز لە قژیشی بێنە باوکە توت تەمەنی 20 بۆ 25 ساڵە ئەمە تەمەنی کڕەتی دوو کراوە أخذت السيري تشاويك ها حلو دورات بيست وياك بيست دو واز لەوەشی بێنە سی سمێڵی کە ئاوای کردوتە سیدایەوە يا كنت مو سميلي بياوا هذه باوكة شوالك يا سيدي پیاوم بوو چییە من؟ يا أخوة بخير بيت کاکە و باس چیەکەنەوە؟ والله وصفي تو معنا باسی كذا سمێڵ و قژ و نازانم چی حزي لو شتاني حزي لو ستايلي جنابته کامەیەک چەقان بوكك أمي ئەمەیە أما لا بوكك والله خويتي اوي لا أمي ئەو گوڵم بووە بووکەخانێنەوە إجابة من بولي بيبا خوي چی بۆ هێناوە؟ ئەو گوڵم بۆ هێناکی زۆر سپاس دانش دانش شباب أو توزيك شرمك هاد والله شي آسيا والله كاكا نازم خد زاني والله هيك شكم شونا كداوي دي بدنا ما كسماني بوشو یعنی ئەو گاڵتە بە من کرد لا لا وقاطي ئێمە ڕابواردن نییە لا لا تشاور ازم كتكتوي بدل نجيب كم كاكا نجام خو بزور نية بس هەر لە عقل سەرەتا بتان تەناتان دێن كاك كتكتوي بدل نجيب كم روحكم اما سير كردنا ايتر كايكتي تعمد الله پێشی بۆ قسەتان ناکرد اي اخي خو رسمي تون بيانا بيشاني من روحكم کاکە کە بڵم بۆ بڕە ودي بيبرو ئەم دێ كورة وازيلي بينا إما تسمعني اخي خو بزور نية بلا زۆر دەمەوێت بەکرد؟ ئەمە داڵتە كورة بالي باريا باريا كذاب وسيريكا بقدر في الرجولية قبل يا اخي من اقري وي كاكا زيرام كرد جاورة ما كليكي ليه ما ابغى بتشي ولا تبغى الله زاواكي وينك او الناموس مالك كاكا باش تو اخواتو عيبناكي ابو هنا ابو بيام هيج عيبناكم اسيا توبيتا تشن صالة من عذاب جيشن بدز ام اولانا مو ها يعني تو بقى قسمو كر بالي حق يعني ليك مو أوه او بوي كاكا. او تناشرين يشن بو بياكن بابا زين الروج على الروج لدوايا او بلو هسيش مادو بشكو ان شاء الله لو دشتا قلو ضال بيان اخوات هاي من بشرني شو ها براستا عذابي دنيا نام سري منها ابي من بانك كان بو بني بو انا والله واعي وش باوك الروح روي وش وتي شهر بردم عثمان هر حياي بردين لو حوشي هاواليك قسيك هاد ما برسع باشا جاء متو بالراس ابو عثمان نا والله عشان بالله بقى قسم هنا جات اخوا بيا وقاتيب اعمن بي او برخجواني بيتي ها علينا انا قيسي ولا برهتا وشبوتها بابا ئەنقەز ئەم شتە و کردبوو؟ بەڵێ من چاوەڕێ ئیمار بم ئۆسکارم بۆ دەرچوو؟ بەڵ ئەزانی ئەی تۆ بیر لە خۆتان ناکەنەوە چەند ساڵە چی بە من ناکەن ئاگۆ من بەشەرم من بەشەر نیم هەر ئێوە بەشەرن ئەبێ ئێوە بزانن عەزاب چەند ناخۆشە هەر ئێوە زانن پەنگ بە من بن با منیش تۆزە پەنگتان پێ بەم سەرەی منە كاكا او كي بانغا او غدركي زور قوريا حەقی خۆم کردەوە تا دڵم ئای والله پێ عثمان جان او باز لبيا وناتي علينا انا قيسي ولا برهتا وتشرج بو كاكا كاكا دمني. او برخيت يا كاكا قناحتك بە ئانقەز هێنام بە ئانقەز هێناومە ئەی تۆن حەقی خۆمەکەمەوە منیشوان ئێستا تاوە حەقی من لەسەر تۆ نەباوە كواتا مادام تو وابكر كاكا جاب بيو ناخوش نبي امك شكا وقتي شو هاتوا خزميكي بكر هيا بكر بلي لاوا والله تقصد راسك كدي. كوري عثمان وكو قولي قال هاي لا ولا ولا ئەویش وەکە ئەسا؟ نبابا لا أوي. والله برجان بقى سريع لو سريع لاوا قاوە نبابا لاوا جامە اسمع. باشە قەیتێکە خۆ من ناڵێم نۆڵان نایم بەر سورو سبي بزانم ڕێک و پێکە بزانم ئاوا عادل و یاپەت ئیشێکی هەیە بۆنە والله تبو عقلك عقله بس بخوا ابويا بليك اوي الناس ئەنە بابێ بیبینم چەند ساڵە؟ والله كان بخوا تقريبا كان كنشا وزم بيستو بيت جشتكي اوي لو اني بيستو شوارو نيو ببيع مشکلە نییە بابێ من تاقیەکەمەوە من قسەی لەگەڵاکەم بزانم چۆنە ئەگە زانیم کوڕێکی ڕێک و پێکە بۆنە قەیتێکە ايه ده اسا تلفوني تو بوك تلفوني بوبك باسيا جان كستا بويك ها بۆشتی خۆتان چەند پەلەتانە فريتشي والله من ابو خم دانشتو
باوکە لاوە. پشمەلەم نییە بەس ئەمەوێت خاڵۆزای بەکرد. سەرسکە بەڵێ قیتار هە پێی بڵێ گەر بۆ یەکری هەر ئێستا بازی تو ئەگەر ڕێگە بێ باوکە ژن بێنێ منی بۆ شوکری تو ئاسانکاری بۆکەم ئەلۆ لاوە گیان چۆنی باشی بە قوربان سپاس دەکەم بژی بە ساقە بم وەڵا خاڵە بەکریش باشە ئالەخوا بە زیاد بێت لاوە گیان ها بۆ ئەوەی مەسەلەکەی کە پێوتم بۆ پەیام برازام پێ چۆنە بێی بۆ ئێرە و سەیری پەیام بکەیت و وەرە بۆ ماڵی کاکم بابێ قسەی لەگەڵاکەم ئەمڕۆ وەرە ئیتر تا ئێوارەکەی بۆ کراوەرە بابێت باشە بە قوربان دەی ئێمە چاوەڕێتی خۆ ماڵی کاک مەزانی باشە بە ساقە باشە گیان دەی جارە خوان لەگەڵ مالیشمان نەزانێت ئەیتەبعا خاڵزانی خاڵە بەکلێ عوسمان ڕێوی هاتۆ بە پیرتەوە ها لەقە لە ڕسقی خۆت نێ بەکە سێری کە ئەمە قیسمەت و نسیبە نە خۆوایە قسەی لەگەڵاکەم ئەگەر بزانم ڕێک و پێکە قەیچێکە بەڵاتەوەیان خوای زان خۆ هەرچێک بێ لەوەی تۆ باشترە کاکە لە کابرای عەبوو شوارە بە و چۆلەکە باوکی لە ئۆسکار باشترە ئافرە بابی بین با قسەی لەگەڵا بکەم دوای خۆتا بن نەکەوت بەزە ڕێگا ناخۆشە زۆر جنا بۆسە کاکە مامەکارە بۆسە بە قوڕان هیلاگم وەڵای من یەکە ناویتم ناڕۆ ناتوانم کاکە ناتوانم مردم کاکەی جان تۆ ئەتەوێ پارە بە هەوانتە پاکی بانتە پیا ناکرێت بە عەزت پیابێ تێگەشتی ئەوە ئێستا تۆزشکە ئەڕێ بەرەولای ئەوان تێگەشتی تەلەفۆنیشان بۆکەم بابزەم لە چوو ئەزایی چی یەکشتی پێ بڵێ مامەکارە وەڵای عاجزمە بەخواگەی لە بەیانیەوە چەند سێری تۆکەم سەری سەر و جۆلاک دەکەم وەڵای ئەوە سیخەم پێ نییە بەخوا ترسمە ماڵە خەڵەتێنی کاکە من تا ئێستا پێنج شەش جوۆ بدووە کەس قسەی نەکردووە ئێمە بۆیە هاتوو جوۆرەکە باش جا تۆ چزانی مردوون سەرەکەی لە خۆتەوە ئەزایی چی مامەکارە بێ سەر یەک پرسیاری لەکەم تەبعا لەگەڵ ڕێز و حورمەت بە ئەزایی چی ئەگەر شوێنەکە شارەزانی ڕێگا شارەزانی بێ بە من وەسی وەڵای ڕێبەرەکەت بۆکەم بەخوا هەتا وێنە ناوەسێرە بەنی ساعت بۆ من چەند ساڵە قاچاچێتیکەم خۆ پیاسپا ناکەم باید تەلفۆن بۆ ئێستا گەورە بکەم ئێستا هەموو خەبەر ئەزایی چی احترامی خۆ بگرە چۆن باسی برا ماڵی سەر گەورە باشە کاکەسی سەر گەورە چۆنی ئەرێ احترامی خۆ بگرە چەندە بازی باچابم باتەوە کار ماڵە چی برا ماڵی سەر گەورە کاکە جان ئەوە ئێمە بەرەولای ئێوەین ئێوە لە شوێنی خۆتان نابجوڵن جوڵە مەکەن سارەکە حازرە باشە وا هاتین خوا لەگەڵ هاتی ئێوە منە چەندە بازیەکەن باشە خۆمە نییە قاچاقی تەلەفۆنی گرێ دەست یعنی فرۆشڕای چەندە بازی چێ لە منەدی باش ئەزانی چی مامەکارە تۆ هیچ نەبوو ئەوە هیلاکی شکردین هیچ نەبێ قەڵبێک شێکە بێنە تەرمۆزەی قاوە بێنە خۆمە نییە هاتی خۆلەکانی وەسمان لامان ناوەشتا ناخۆن باشە ئەمە ڕگاشی دوور و جێژ و دەست و دەرە هیچی لە نییە ئێستا ئەڕێین کە گەشتە شوێنی گوجاو لە ئەینا نەخۆین چاخۆین سادەخین وەڵایی باس بڵێم وەڵایی هێز نییە من بجوڵێنێ هەست وەڵا بە شەق هەسە کاگەم لەگەڕێمەوە وەقام مزی خەمە دۆ نییە وەڵی جاریکە یەک دەفتە دۆلارم بێتێ ناڵم لەغم نازانم خەمە دۆ نییە من نایمەسی ڕۆم بلا ورا بروسك ماما كارة ده بوستا ورا كاكا ورا بروسك ورا وەرە هەڵسە کاکە من نام لەگەڵەوە وەرە وەرە وەرن وەڵای لەگەڵ تۆ نام کارە بەسەر سەر بەقەدەی تاشۆ بەردەبێ ورا قەینا ئیشمان پێ وەرە جوێرەکە وەرە با توش نەبی وەرە لێرە وەرە خوارن نەچی خامەکە باشە بڵێ بە یارمەتی و بڵێ بە یارمەتی وەرە بە یارمەتی و توزانم دەبڕۆ دەی هەرچێکی دەبێ قوبوڵیکەین کەس ناناسی لێرە سەمەکە لەولاوە باش بۆ هەبە منە بینی تۆ واوش مازووەرە بیرەکەم ڕندەی لە بەسامەت ئەوەیسە درۆی بۆکە سەی سە درۆی بۆکە هەرە کاکە دەوازە درۆ بێنە دە وەرە عوسمان شلی خۆمە کاکە
ئەوە عوسمان باش بۆ درویا بیرم کەوتە ئەوە ساڵی 50 تو سەری قومازی لێبێنە بەجار یەکەم مێشکم پڕ بۆ لە 50 هەفتاکان بەسا وەڵڵا مێشە خۆش نەبێ قسە بۆ ناکەم دەرگا بووە باشم منەچم دەبڕۆ باشە دە باشە پەلەم لێ مەکەن فەرموو فەرمو قەلی گەورەی پێیە تو بۆ عەزێتی کێشە یاخوا بەخێر سەرچاو بەخێر بیاخوا باشی یخوا سەلامەت بیسپاس ماشەڵڵا لە وهەڵ هەیە ئەبوو تو بۆ ئەمە هێناوە ماڵێ لە خزمەتانەوە بۆ ئێوە بەکێت دە بەکر لێ وەرگرە بێنە بە قوربان بێن ئای دەستە خۆش بیبەرە دەرەوە بەکەجان معقول نییە ماشەڵڵا ماما عوسمانەمە خرتیشە بیبەرە دەرەوە بیبەرە دەرەوە فەرمو ئەوە بۆ عەزێتی گەشاوە بە قوربان عزیێت نییە شایانی زیاترە بەکر جانەوە قەلەبەرە دەر بەس معقول نییە قەل لە ژووری میوان سەری خۆی و قەلەکە یەک ڕەنگە دەقەینا یاخوا بەخێر بێ یخوا سەرچاو سەلامەت بیسپاس کاکە لاوەوەنە بەڵێ سەرچاوەکەم سەلامەت بیا جەنابەت بزەبت چی ئیشێکەکەیت من ئیشی بەهاراتەکە بەهارات بەڵێ ئەی فرۆشیە ئەی هاڕی ئەی هاڕی چی ئەخاری بەتەکی وڵای تر بیبەر و بەهارات و کوڕم تۆزە سەرڕیش بتەکانەڵم خوا بواسێرە وڵای تر کە ئاسیاخان تەلەفۆنەکەی بۆ کردم ڕاستەکەی لە خۆشیان لە پەلەپەلا بینم چ خۆم دەکەین ئەها ئەمە هێشتا خۆشی قۆز نەکردووە غەدار ماما عوسمان ئەمە نیوەیەتی وەڵڵا ئافرم نیوەی ترم بەجێشت یاخوا بەخێر لەسەر چاوەکەم بەڵێ ئینە بەکرد بەڵێ ئاسیازین چۆن بەڵێکی لەگەڵ پەیامە بچنە ئەو دیبا من تۆزێ پرسیار و جوابم هەیە لەگەڵ یا ئێقەیجەکە وا جوانترەوە نییە ئارە وەڵڵا بەکێ بەلێ دەبڕۆ بابا ده هەزە دێ فەر بوون ئەوەی تر ماما عوسمان قسەی لەگەڵا بکە ئەوە گەورەی هەموو لایەخە باشە بە قوربان دەی سەلامت دەست لە کچە دوت لەگەڵ پێم جوخاڵە بەکرە ڕۆ ده هەستە ڕۆڵە ده ناکە هەستە نەنە ئێوە بڕۆنە ئەو دی من قسەم لەگەڵ کاکە لاوە ئاتۆش بڕۆ ڕۆڵە ئەنجا بەخێر بی سەرچاو یخوا سەلام من زۆر خۆشحاڵم کەوە تۆوی بە زاوای من خۆشحاڵترم مامی کار و کاسپیکی جوانت هەیە پۆپڕێکی موەدەب بڕێت ئەوە هاتەوە قەینانش پرسیاری لێ بکەم ئاخر نابێت کچم من خۆم پرسیاری لێکەم کچێکە باکە خۆ دە تۆ پرسیاری خۆتی لێ بکەم من دوای پرسیاری خۆمی لێکەم ناوچی بوو؟ لاوە ئالا چی ئیشێکەکەی؟ ئیشی بەهارات بەهارات ئەی هاڕێ باشە باوکە ئەی بە ئەی کوێ تاوا کردووە؟ زان کۆم تەواو کردووە چ بەشە؟ بەشی پەرستاری پەرستاری ساڵی چەند؟ 2013 بوو 2013 بەڵێ خۆت ئەزانی ئەگەم باوکم تۆی وا دڵ بێت من هیچ کێشەیەکم نییە بەڵێ بەڵام من چەند شتێکم نەبێ پێ بڵام یەکەم قەت حەز ناکەم دڵ پیس بیت باشە دووەم حەزەکەم هەموو شتێک بەدڵی من بێ بە سەرچاو من نەتوانم لەژێر سەقفەکە لەگەڵ تویا بژم بەڵام بە مەرجێک ڕێزم بگریت و احترام بگریت و چاوش ئەبێ بگریت بە سەرچاو من کێمە دەرەوە ئاوایمە دەرەوە ئەمەم پێخۆش ئەمەم بەڵ ئەمەم زۆر بەڵوە نە سەری ئارزەکەم بەڵام لێ بەرامبەرەکەم نبی ئیتر من هیچ پرسیارێکم نەماوە ئەگەر باوکم شتێکی هەبێ بەس ئەوی ئاڵتون چیم بۆکەی ئەی یەک دەقە بۆیە جای مەلاکەش نەهێن وەرێ بکە چەتی بێڵە قسەی لەگەڵا بکەم من چەیچەنی پێخۆش ئابرین نەمێنێت تۆش بڕۆ ئەودی با من خۆم قسەی خۆمی لەگەڵا بکەم دانیشم تەواو دەبڕۆ دا حەولە دەبا دانیش بڕۆ کچم بڕۆ قسەی پیاوە بای ناکەی بای لا ئەم کچم زۆر ئەمە دڵوجیانی منە ئەبێت احترامی بگریت هەرچی هەیە بۆی بکەی باشە سەرچاو لاوە بەڵێ تۆ تازاوی بەزاوای مستەقبەلی من بەڵێ ناوەگەر چەند شتێک هەیە حەزەکەم حەقیقەتی خۆمە تۆ بیزانی تۆ زووک و کوڕەکانم وای تازە فەرقی نابێ ئیشەڵا من حالیان خۆ دەزانی بێژنم بەڵێ کوت و مختصەرەکەی بە کوردیەکەی من گڕم گرتووە خەریکە شێ دەبم مریش کە بینم تووکی گیانم هامەنە هەڵەستێت جا حەزەکەم بەجددی بمبەی بۆ ئەو شوێنانی کە چۆم لێ نەهێنی ئافرەتە جوانەکانی تایە ئەمە ناوی دیسکۆ نامامە نابێ بچین بۆ شوێنە من بۆچی هاتم بە ماڵی ئێوە تۆ باس چیم لەگەڵاکەی والله جا الحەقی من حەزمە کرد زاوایەکەم بۆ بایە بە نسیب سڕی یەکترمان بپۆشیایە مڕاعاتی منی بکردایە بەزیترە من نسیبە قەیچێکە نەبوو بە نسیب قەیچێکە ئاخر مامە من هاتووم داوای ژنی لێ بکەم داوای کچی لێ بکەم تۆ چۆن باسی شتان لەگەڵ ناوی ڕۆڵە خۆ منیش ئەزانی چۆن بە دزێەوە ئەوواکە من نامەوێت کەس بزانێت بە ئابڕۆم نەچێت ئاها ینی مەقسەد دەوێت کە سڕی بینی خۆم و خۆت بێ و کەس دەرناچێت جا ئەگەر ئەو شوێنانە ئەزانی بمبیت ئەوە ئیتر حەب دەرەجەیەکیت ئەو شتانە ئیشی خۆمانە بەجددیتە بەڵێ کە پێم خۆش بینی خۆمان بێت نا ئەو بەجد لای کەس باسی نەکەی تاو خەمە نەبێت جا ئافرەتی جوان شتیژە ناسیت خەمە نەبێت غەدار مۆبایلەکەمان ڕستم پێشانە بم دەتووسێکم پیشان بەرە پیشانە بم ئەمان سەری ئەمەیەک باوکەڕەوە پەنیرە و چیەوە ئاوا هیچ نییە سەری ئەمەیەک خۆڕ بەسەر بم
ئەمە تایبەت ئەمانە ژەناسی ئەو بەلاوە چۆنە ئەزانی چی لاوە یەکەم جارم بی بۆ ئەو شوێنانە باشە بەسەر چاو با تۆزێ ئایا بکەم بەو ئاگرەیە بەسەر چاو ما بگەر ئەی تو ناوە تو بە بەعجشتی تێش بڵێن بە ساقا بە بەلە فەرموو تۆ لەگەڵ مەشروب و شتا چۆنی ئەخۆیتەوە کەم یعنی چەند هەفتەی وڵی تر لە هەفتەیەکا بەس جمعان ناخۆمەوە بەس دوانج بخۆرەوانەیە وڵی تر ئەمبالە باشە ئەی تۆ ینی چەند ئەخۆیتەوە تەقریبەن وڵی تر حەسەب جە و قاپونی و احتیمالە جە و فود بێت و قاب بڕۆیت ئەڕوا ئەی کاخواسە کەرپیا و خۆشە سەلامەت بیەخوا من زۆر حەزەکەم بخۆم و بەڵام نازانم لە ڕوون نایە بێگوڵانیشی ناخۆیتەوە ئەزانی چون ئەخۆمەوە چکە ئمە بەجددی ئایلێکی سپۆرتین من حتا نەسیحەتی پەیامیشەکەم ئەم کەمێدەکە و خواردەوە ئەبێ دانیشی جاجێکی بۆ بکەی زەڵاتە فتوش ئەمانە هەموو بۆزیز کاکو بە لیمەوە ئەوە نییە هەتا تۆش نەخۆیتەوە تا تۆ مڕ نەبیت تا دوو قاپی خۆت تەواو نەکەیت ئەو نەڵێ خەومیت منش بۆ شتێکی ئەوە ئەگەر ئێمە سپۆرت بەس خاڵەوەکرد باسی نەکردبوو کە ئێوە ئایلێکی سپۆرت و کراوە ئەزانیم چۆن خاڵە بەکرد تۆزێ پێ ناخۆش نەبێت خاڵ و زازاتن وابزانمە نیە ئای جۆرەکەیک بە چوار پێڕوە من حەز ناکەم زۆر کراوە من دەگەڵەوە چونکە زۆر درۆزنە جا وەڵاهی پێم خۆشە جاسە کەی بڕۆین بۆ دیسکەوە وەڵا کەی حەزە لێت ڕۆین وەڵاهی ئەمشەو بڕۆین هەر ئەمشەو ئەم بیت ئەو بم ئاخر ئیسوشتە نییە بم بۆ شوێنی وا هەر کەس نەزانێت لەم شارەیە ئەمەم پێوازە خوا سەلامەت بێ بڕۆ دەرەوە ژۆرەکە بۆ بڕۆ دەرەوە ناڕەسەن بۆ من کچی خۆم بم بە زەلامی ئاوا نە ئەوە من چەرەبازی ئاخر بەس جار پرسیارەکانم وەگینە بخوا من کەسێکی زۆر باشم حەزەکەی لە خاڵەبەکرد پرسا ئەی ئەم هەموو ڕسمی ئافرەتە لەو مۆبایلەتە من دانیشم کچی خۆم هەسە بۆ دەرەوە هەسە ڕووی بابی باقی ڕژ بێ باشە ئەمرن نەمێنێ قەلەکەش بەرە مردوو مرێ سوورەی ژەنیاوی ئەمرتان نەمێنێ بۆ خاتی پێخەمبەر وەرە چی بوو بەکرد بەشدانیشە والله حیفە ئاوە خزمی تۆیە ئیتکا کاکە خۆ ئەوەی تر باوکی کەسوکاری خۆم و عەشرەتمانەوەی تۆ خۆچایکی بەدڕەوەژی ڕسمی دنیای ئافرەتی پێ بوو هەر تاقیم کرد وەرە تاقیم کردەوە کچەکەم ئەوە کەیدە ڕێزی ئێمەیایە ئەوە هەر ڕەوشی هەر نەبوو دەوەڵا عوسمان عاجزمە بە تۆش بیت من نایەبێ قبول ناکەم چییە کچی من خەفەت مەخۆ ئەو براکانی ڕۆیشتون بەخوا نازی ئەوانی ژێم بە تۆ جۆ یەکتی کەش بە هەتا ئەم عوسمانە ما بێت ژن نایەنم هەتا تۆ نەچی بە ڕێگای خۆتەوە